وەڕاستە بەڵێ هەروەک لە سەرەتاوە باسم کرد کە ئەم دۆخی ئێستا خوڵقاوە بێگومان بەدەر نییە لە ڕۆڵی هونەرمەندان و کەسایەتێ دیارەکان بۆ ڕوبڕووبوونەوەی کۆرۆنا و لەگەڵیشیدا قوربانیدانی ئەوانیش بە هەمان شێوە بۆیە ئێمە بۆ گفتوگوی زیاتر لەسەر تەوەری پرۆگرامەکە لەسەر ئەو وتانی یاخود ئەو قسانی کە ئێستا هەیە لە نێوان هونەرمەندان و هاوڵاتیان و ئەو ڕخنانەی کە ئەگیرێ میوانداری بەڕێز توانە هەمەمان کردووە لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت سلااو لە بێمە مساتوانە بە هیوای ڕۆژێکی باش و تەندروستێکی باش بۆ تۆ پێمان بڵێ ئایا دۆخی هونەر و هونەرمەندان لە ڕۆبەڕبوونەوەی کۆرۆنا ئێستادا چۆنە؟ سلااوتان لێبێ بە هیوام ڕۆژێکی باشتان هەبێ دیارە قسەکردن لەسەر موزیک و هونە لە سەردەمی کۆرۆنا خۆی باسێکە کە ئەتوانم بڵێم لە قسەکردنە لە ناو تەنگەژەی تەندروستی و ئێمە چۆن بتوانین هونەر ڕۆڵ بژێڕێ لەم بوارە بە شێوەیەکی گشتی لە دەستپێکی بڵاوبوونەوەی ئەم پەتایەدا هونەرمەندان ئەوەی کە لە باشووری کوردستانە هەیە ئەوانەی لە دەرەوەی کوردستان هەمویان بە جۆری خۆیان تعبیریان لەوە کرد کە بۆ هۆشارکردنەوەی کۆمەڵگا کارێ بکەنیتر لە ڕێگای ئەو پەیامە دەنگیانەوە بیا لە ڕێگای ئەو کارانەی کە هەچەنە لە ئەتوانین بڵین تێبینیمان هەبێت لەسەری بەڵام هونەرمەندان توانیان ڕۆڵێک بژێڕن لە هۆشارکردنەوەی کۆمەڵگایە کە خۆیان خۆپارێزی بکەن یا لە ماڵەکانیانە بمێنەوە لە فتری یەکەمە لە فتری دووەمە تۆزێک خۆتان نەزانن بابەتەکە گۆڕانکاری بەسەرا هات و دیسانەوە هونەرمەندان ڕۆڵێکیان هەبوو لەوەی کە بتوانن کە خەڵک هۆشار بکەنەوە لەم بوارەیە ئەتوانم بڵم تا ئەو ڕادەیە کە هەیە و پەتاکە لە کوردستانە هاچەنە ئێستا لە دۆخێکی مەترسیدارایە بەڵام تا ڕادەیەک هونەرمەندان توانیوانە ڕۆڵ ببینن. بەڵێ هونەرمەندان بەدەر نەبوون لەو قوربانیە بەڵام بۆ هوشیارکردنەوە کەمێک کەم تەرخەم بوون. ئایا هیچ پلانێک هەیە کە هونەرمەندان کار بۆ بکەن کە ئێستا دۆخەکە زۆر ئاڵۆزتر بووە لە هەرێمی کوردستان سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا ئایا ئێستا هیچ بیرۆکەیەک هەیە کە وەکو میوزیک بتوانن بۆ هۆشیارکردنەوە کاری لەسەر بکەن؟ بە شێوەیەکی گشتی من ناتوانم بە ناوی هەموو هونەرمەندان یا بە ناوی هەموو موزیکارانەوە قسە بکەم ئەوەیە ئێمە تەنها یەک تەنگەژەمان نییە لەم کاتێک ئێستا قسەی لەسەراکەم ئێمە تەنگەژەی سیاسیمان هەیە ئابووریمان هەیە کلتوریمان هەیە ئەوە مۆسیقاش لە کایەیەکە لەناو ئەم کایانەی کە ئێستا لەناو ئەم تەنگەژەیە ینی بە تەنها ڕۆڵ مۆسیقا ناتوانێت ڕۆڵێکی ئەو تۆ بژێڕێ ئەگەر تەنها بە خەڵک بڵێ یا ئەمە بۆ نمونە گۆرانی بۆ کۆڕۆنا بڵین تەسەورەکەم ڕۆڵی هونەرمەندان ئەوەی کە هەیە وابەستەیە بە ڕابردووی ئێمەوە ئێمە لە ڕابردووە ئایا چەند زەمینە سازیمان کرد لە ڕووی کلتوریەوە لە ڕووی کلتوری گۆرانی و مۆسیقاوە کە بتوانین لە حاڵەتێکی وایە سوود لە کلتوری گۆرانی و مۆسیقا وەرگرین ئێمە تەنها ئەوەی کە لە کوردستانە هەمانە جۆرێکە لە هونەر یعنی ئێمە یەک تایپمان گرتووە تەنها مەسائلی کلیپ و گۆرانی و لایەنی ئەوەی کە شۆی پێیەکە یا خۆ نمایشکردنە جۆرێکە لە هونەر ئەو بوارانەی تری کە بوارێکی جدین و کە پێویستە ئێستا ڕۆڵ بژێڕن ئێمە لە ڕابردووە کاری ئۆتۆمان لەسەری نەکردووە یعنی ئەگەر ڕازگۆ بم لەگەڵ جەنابدا من هەر کۆی پرۆسەی کلتوری کوردستان جێ ئەوەیە کە هەڵوەستەی لەسەر بکەی و دەرەنجامی ئەوەی کە لە ڕابردووە کە نەمانتوانیوە سیاسەتێکی کلتوری باشمان هەبێ هونەر تەنها شتێک بۆی وەکو ئەتوانم بڵێم وەکو تەلەفۆنی سەر جادەی لە هاتووە هەچ کاتێ پارەت تێ کردووە جەڕەسەکە ڕۆشتووە ئەگەر پارەی تێنەکەی ناڕوە جۆرێک لەم بیرکردنەوەی هەیە بۆ هونەر و بۆ هونەرەکان بە شێوەیەکی گشتی بۆیە لەم تەنگەژە ئەوەی کە کردوتی ینی تەنها لە ڕێگای پەیامەوە بووە یعنی ئەمە پێویستی بە سیاسەتی کولتوریە و پێویستی بە هونەرمەندی کارایە و ئێستاش هونەرمەندانەوەی کە لە ژێر ئەم قەیرانی دارایی و قەیرانی سیاسی و قەیرانێکی کلتوری زۆر توندان ینی زۆربەی ئەتوانم بڵێم بەشێکی زۆربەی هیواییتە ئەوەی کە کراویشە ئەتوانم بڵێم تەسەورەکەم دەرەنجامی ئەوەی کە لە ڕابردووە هەبووە. بەڵێ مامۆستاتوانە هەم وەکو میوزیسیان هەم وەکو ڕەخنەگریش پێتوانی ینی ئەگەر هونەرمەندانیش لەم بارودۆخۆی کە باسی کرد بێبەش نەبوون و بێگومان پەیوەندی بە ڕابردووشەوە هەبووە بەڵام لەسەر ئاستی تاکە کەسی چی کراوە بۆ نمونە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەم
ئەو هەلەی قۆست بێتەوە کە لە ماڵەکەی خۆیەوە لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکە و پێگەی خۆیەوە توانی بێتی کاردانەوەی هەبێت لەم دۆخەیە و بە تایبەتیش لە خۆتەوە ئەگەر دەست پێکرد بێت چیتان کردووە؟ من لە فترەی بدایەتیەوەی کە پەتاکە دەستی پێ کردووە و شخصی خۆم من تام دەقێش سوودم لەو کاتانە وەرگرتووە کە ئەتوان پێ بڵم جۆرێکە لە کەرنتینە لە ماڵۆمانەوە ئیش بۆ خۆ پێگەیاندون دیسانەوە بەخواچوونەوەی لایانی هوەری و لە لایانی ڕۆشنبیری موزیکەوە و کتێبێکم توان بڵم دوو کتێب و ژمارەیەک وتارم دەربارەی موسیقا هەر لەم فترەیان نووسیوە لەسەر ئاستی تاک هەموو ئەتوانم بڵێم هەر هونەرمەندێک لە ڕێگای خۆیەوە کاری لەسەر کردو و تا ڕادەیەک سوودی لە مەسائلی کەرنتینە وەرگرتووە. بەشی دووەمی ئەوەی کە ئایا چیمان کردووە بۆ ئەوەی کە خەڵک وەشارکەینەوە هەچ کەسێ ئەگەر بۆ زۆربەی وێبسایتەکان زۆربەی تیڤەکان داوایان کردووە لە ڕێگای ناردنی پارچە ڤیددیۆیەکەوە یا قسەکردنیەکەوە یا لە ڕێگای ئەو بەرنامانی کە تەرکیزی کراوەتە سەر مەسائلی پەتاکە وازام ئەوەی کە لە باشووری کوردستانە بێ لە هەر بوارێکە نەک تەنها بواری موزیک بواری شێوەکاری بە بواری شانۆ و بواری سینەما هەمووی ئەو جۆری کە لە جۆرێک لە تایپی هوەر کە لە کوردستانە هەیە هەمووی ڕۆڵی جێڕاوە بە بڕوای من بۆیە تەسەورەکەم ئێمە ماتوانی ئەگەر یەک لە کوردستانە ئەگەر تەنها کێشەی کۆرۆنا هەبوایە تەسەورەکەم هونەرمەندان بیان توانێت ئاکتیو بن بەڵام ئێمە یەک کێشەمان نیە دایان کێشەمانێک کە پێویستی بە پێداچوونەوە هەیە کە پێویستی بە چاکسازی هەیە کە پێویستە لەم قەیرانەوە لەم تەنگەژەی کۆرۆناوە فێر بین و چونکە هەموو هەمیشە ئەڵێن قەیرانەکان هەلی تێدا بە ئومێدم پەتای کۆرۆنا ببێتە هەوێنێک ئەوەی کە ئێمە بە خۆداچوونەوە بکەین لەسەر جەم سێکتەرەکانە و یەکێک لەوانە سێکتەری هوەر و موزیک بێ کە چۆن بتوانی لە تەنگەژەیەک داوەک و ئەوەی کە لە ڕابردووە مۆسیقا و گۆرانی ڕۆڵی هەبووە بتوانین لەم تەنگەژە و پەتایانە مۆسیقا ئاکتیڤێت و ئەمە تەجروبەیەک بێ بۆ ئایندێ ئێمە. بەڵێ مامۆستاتوانە ئێمە لە هەر پرسیارێکە لە جەنابتی ئەەکەین هەر ئەڵێیت یەک کێشە نییە باشە ئەگەر یەک کێشە نییە کێشەی ئابووریمان هەیە کێشەی سیاسیمان هەیە ئەمە بۆ هونەرمەندانی کوردستان کە ئێستا ناتوانن بە پێی پێویست بۆ هۆشیارکردنەوە لە وەکو هۆشیارکردنەوەی یان وەکو هەر کارێکی تر ئەکتیڤیتی خۆیان دەربخەن بەڵام وەکو ڕەخنەگرێک ئایا هیچ ڕەخنەیەکت لە هونەرمەندانی دەرەوەی وڵاتەیەکە ئێمە کۆمەڵێ هونەرمەندی کوردمان هەیە کە لە دەرەوەی وڵات ئەژین بۆ ئەوان لەوەچێت لەبار بێت کە کارێکی وا بکەن بەڵام نەیان کردووە وەکو ڕەخنەگرێک چیت هەیە بۆیان؟ من لەگەڵەوە بۆ چورانیم کە هونەرمەندان لە کوردستان ڕۆڵیان نەبووە و بە بڕای من ڕۆڵیان هەبووە بەڵام ئەشێ ڕۆڵەکە کاریگەری قەیرانەکانی تری لەسەر بوو بێ ئەشێ بە پێی پێویستنەوە بەڵام بە بڕای من هونەرمەندان ڕۆڵیان هەبووە لە پەتاکە بە پێی توانای خۆیان چونکە ئەگەر ئێمە ڕازگۆ بم لەگەڵێەوە ئەگەر ئێمە بچینەوە بە ڕابردووی پرۆسەی کللتوری ئێمە پێویستی ینی بەر لەوەی کە ئێمە دەست بەرین بۆ هەر لایەک پێویستمان بە پێداچوونەوەی مەسائلی کللتوریە نەک تەنها هوەر و تەنها مۆسیقا بەڵکو کۆی پرۆسەی کللتوری لە کوردستانە پێویستی بە شۆڕش و بە چاکسازیەکی دیکە هەیە سەبارەت بەو هونەرمەندانی کە لە ئەوروپان و ئەوانیش تا ڕادەیەک هەر وەکو ئەوەی لە ناوخۆیان بن چونکە من لەگەڵ زۆربەی هونەرمەندانە من لە ئەتوان بڵێن پەیوەندیەکی باشمە بە تایبەتی ئەوان دەرەوە باوەڕکە هەمان ئەو هەستەی کە من لە باشووری کوردستانە هەمە و لە ماڵەکەی خۆمان دەربارەی پەتاکە هەمە ئەویش لە هەمان تەنگەشەیە شتێکی تر هەیە مەسائلی هوەر و مۆسیقا پێویستی بە تیمە ینی بە تەنها کەسێک هەموو شتێک ناکرێت بە پێویستمان بە بەریەکەوتن هەیە و پێویستی بە جۆرێک لە مەزاج و لە ئامادەسازیە بەڵام پەتاکە هەر لە دنیا شۆکێکە ینی هەر تەنها بۆ هونەرمەندی کورد نییەک بەتەنیا بەڵام ئێمە لە ڕابردووە کۆمەڵی خەڵک ینی ئەتوان بڵێم لە کەرتی هوەر و گۆرانی بەس ئەگەر ئەو بە سامپڵێک وەرگین ئەو پارەی کە لەوا سەرفکرا کە دراوە بە کۆمەڵی خەڵکو کە کۆمەڵێک بەشێک لە هوەری مۆسیقای کوردیان تێگا و کە تەنها فۆکسەکە لەسەر ئەو بوو لە ڕابردووە
پێویستە ئێمە پرسیارە ڕوبەڕووی ئەوان بکەینەوە کە حکوومەت لە ڕابردووە پارەیەکی یەجگار زۆری کردە بەردەستی کۆمەڵێک کەس کە ئەسڵەن هونەری کوردیان تێگا ئێستا کاتێوەی حکوومەت لێپێچینەوە لەو هەمکە بەوان بڵێ دەی ئێستا ڕۆڵ بژێڕن بەڵام ئەتوانم بڵێم هەزاران هونەرمەندی زۆر باشەیە کە هیچ سەپۆرتێکیان نەکراوە لە ڕابردووە ئێستا ئێمە دیسانە ڕۆکەینە ئەوانەی کە سەپۆرت نەکراون کە ڕۆڵیان هەبێ بەڕێی من لە ڕابردووە هەر لە بیدایەتی قسەکانی شاپیۆن ئەمە لینکی هەیە بە ڕابردووەیەوە بەس بە ئومێدم کە ئەم تەنگەژەیە دەرسی لێ وەربگرین و لێ فێربین و چۆن بتوانین کایی هونەری کارا بکەینەوە چونکە هونەرە خۆتانەزانن و کۆیساکە ئێمە بەرنامەی لەسەر سازەکەین هونەر توانای ئەوەی هەیە لە قەیرانەکانە بەرەنگایی هەبێتەوە دیسانەوەی ماتوانین ئەگەر نمونەیەکی فیلمی تایتانیک بمێنینەوە لە کۆتایی ئەوەی کە بەلەمەکە نقمە بێ یا پاپۆڕەکە نقمە بێ هەمووی کەمانچەکان یان بەدەستەوەە من لەوە تێگەم کە پێویستمان بە جۆرێک لە هونەر هەیە کە ئێمە سوورە زانین کە پاپۆڕەکە غەرقە بە بەڵام لە موزیک ژەنینی خۆی نەکەوێت بەڵام ئەوە وابەستەیە بە کولتورێکەوە کە پێشتر زمینە سازی بۆ کراوە لە ناو کولتورەکە و ئەوەیە ئەو زمینە سازیە کە لە ناو کولتورەکە مۆسیقا ڕێزی هەیە و گرنگی پێدرێ و وەکو یەکێک لە گرنگەکانی کۆمەلگا سێریەکە نەک تەنها لە توانم لە کەوانەیە کە تەنها مەسائلی گەعدە و جۆرێک لە دانیشتن و خۆشخوانی بێ باشە بەم ساتوانە وەکو باسێک کرد کە لەو کاتە ئەوان خۆیان کللتوریان بەو شێوەیە قاڵ بۆ تۆ لە میوزیکا کە حتا ئەزانن بەرەومردنە ڕۆن بەڵام هێشتا بەردەوامن ئێستا میوزیسیانان بەتایبەت ئەوانەش کە پێشتر سەپۆرتێکی باش کراون یاخود ئەگەر نەشکرابێت ناتوانن بۆ نمونە ئێستا دەستکەن بەو کللتورە یعنی وا لە خەڵک بکەن یاخود وا لە بینەر بیسەر بکەن کە ئاراستەی بکەن بەوەی کە بتوانن بیکەنە کللتور بە تایبەت بە ئەنجامدانی کۆنسەرتی ئۆنلاین بێ لە ڕێگەی ینی بینیمان لە هەموو جیهانە چەندین کۆنسەرتی گەورەکرا لە ڕێگەی ئۆنلاینەوە ینی ئەمە بکەنە دەرفەتێک بۆ ئەوی کە ینی بە کللتورکردنی میوزیک بکەنە تەواو ژیانی ڕۆژانەی خەڵک لەگەڵ تەواویەوە بۆ چوونەتان من دیسانەوە بەستمەوە بەو کللتوری کە ئەوروپا ئەتوانم بڵێم لە دوای سەردەمی باڕووکەوە ئەگەر لە مۆسیقایا بگرین ئەم کللتوری کۆنسرت و جۆرێک لە گەشەپێیانی موزیک ینی بە بەردەوامی مۆسیقاتوانیوێتی لە هەموو کایەکانی سیاسی کللتوری ڕۆڵ بژێڕ ئەمە وابەستەی ئێمە ئەگەر بەراوردێ بکەین خۆی تەسەورەکەم شتێکی وارد بێ کە ئێمە بەراوردکەین لە نێوان خۆمان و ئەوانە بۆی دیسانەوە ئێمە بتوانین کللتوری خۆمان گەشە پێ بین ئێستا کاتی بە بڕوای من ئێمە وەزارەتێکمانەیە بە ناوی وەزارەتی ڕۆشنبیری ئەم وەزارەتە پێویستە پلانی هەبێ پێویستە استراتیژی هەبێ پێویستە وەزارەتی ڕۆشنبیری بە ئەرکی خۆی هەستێ و بتوانێت تیمێک دروستکە لە هونەرمەندان کە ئایا ئێمە چۆن بەرەنگاری قەیرانی کۆرۆنا بینەوە ئایا پرسیارەکەی منەوێت تا ئێستا وەزارەتی ڕۆشنبیری بەمەرکە هەستاوە یا دیسانەوە ئێمە لە تەنها لە کاتی تەنگەژە ئەو هونەرمەندانەمان بیرەکەوێتەوە کە لە ناو گۆڕەپانەکە هەن بەڕێی من بە بڕوای من پێویستە وەزارەتی ڕۆشنبیری کار لەسەرەوە بکە و کۆبوونەوە بکە و ئەگەر هەر لە ڕێگای ئۆنلاینەوە و ئێمە چۆن بتوانین ئەم دەرفەتەی کە هەیە لە ماڵەکانمانە لە ڕێگای تەکنەلۆژیاوە چۆن گرنگی بەوە بین کە هیچ نەبێت لە بواری هۆشیاری پەتاکەیە هونەرمەندان ڕۆڵ بژێڕە من پرسیارەکەم ئایا ئەتوان ئێوە بە من بڵێن کە وەزارەتی ڕۆشنبیری چ پلانێکی هەبووە بۆ مەسەلەی کۆرۆنا بەڵام کاکتوانە حەزەکەم ئەو بڵێم جەنابەت پرسیارەکەی ئەڵێ وەزارەتی ڕۆشنبیری چ پلانێکی هەبووە لە دۆخێکیەوە حتمما وەزارەتی ڕۆشنبیری ناچێت بە دوای دانە بەدانە لە هونەرمەندان بگەڕێت چونکە هونەر بە تایبەتی موزیک لە کاتێکا دروستە بە یان شعر لە هەستی مرۆڤەکەیە کە شعور لە دەرەوە دێت کە هەست بە شتێکەکەی ئەو کاتە ئیلهامی بۆ دەکارێکەکات چونکە لە سەردەمی شەڕی داعشیشا دۆخەکە ئەگەر باشتر نەبوو بێت خراپتریش نەبوو ئەوە لە باکووری کوردستان خەڵک هەوڵێەوەیدا لەگەڵ سەرۆک شارەوانیەکانە ئەو ڕێکەوتنە بکات کە خۆیان لە کوچە کۆڵانەکان میوزیک بژەنن بۆ ئێوە خۆتان هەنگاوتانە ناوە بۆ هونەرمەندان خۆیان هەنگاویانە ناوە کە بچنە وەزارەتی ڕۆشنبیریان نەچن حتمما کەسێکەیە وەکو لینکێک لەو بینە بەکار بهێنرێت ئەگەر وەڵامی ئەومان بیتەوە ئەوە دەست پێش خەربوونایە من وابزانم لە پەیامەکەی من تێنەگەشتی بە باسی بەرەنگاریەکەین باسی جۆرێک لە گۆرانی وتن ناکەم کە بڵێم
ئەگەر بۆ نمونە و گۆرانیانەی کە لە سەردەمی کۆرۆنا لە باشووری کوردستان وترا بەشێکی مای پێکەنین بوو نەک مای ئەوە بێت کە خەڵک هۆشیار بکاتەوە. ئەمە ئەگەرێمە بچین ناو تەفاسیل و دیتێڵەکانەوە زۆر قسەمان هەیە لەسەر کۆی پرۆسەکە. بەڵام من دەڵێم ئایا ئیشی وەزارەت چییە لەم دۆخە؟ وەزارەت باهین بۆ نمونە لە هەموو دنیا من یەک نمونە پێ ئەڵێم و ئەنج وەڵامی دووەم تێمەوە. یەکێک لە هاوڕەکانم پرۆژێکی هەبوو لە وڵاتێکی هەژار نشینەکانی بڵێن ئەفریقا، وتی کە بەرخوردم لەگەڵ وەزیری ڕۆشنبیری ئەوان کە پێڵم وەزیری کولتورا هەبوو، وتی زۆر وشیاری هەبوو، زۆر سەقافەیەکی زۆر تایبەتی هەبوو لەسەر جۆرەکانی موزیک. وتی منیشی تر خۆم بۆ نەگیراوەکو کوردێک پرسیارم لێ کرد ئارە تۆ لە مۆسیقا ئازانی و ئەم هەموو زانیاریە هەیە دەربارەی موزیک؟ وتی نەخێر من مۆسیقی نیم، بەڵام بەر لەوی ببم بە وەزیری ڕۆشنبیری ماوەی 4 ساڵ من دەورەم بینیوە لە کەنەدا، لە ئەمریکا، لە زۆر وڵاتی ئەوروپا لەناو وەزارەتەکانی ئەوانە بەخۆبەخش ئیشم کردو تا لیانەوە فێر بم چۆن بتوانین پرۆسەی ڕۆشنبیری بەڕێوەبەرین لە ئەفریقا. ئەمە نمونەیەکە ئێمە پێویستمان بم جۆرە ئیشکردنەیە. بەشی دووەمی پرسیارەکە و لە کاتی داعشە کە هاتە کوردستان هونەرمەندان ڕۆڵیان هەبوو، بەڵێ لەبەر ئەوەی ئێمە وابەستەی چەمکی ناسیۆنالیستین و تا ئەم دقەیە هێشتا هێزی ناسیۆنالیستی لەناو کووردا ماوەتەوە، یعنی نەمردووە. لە حاڵەتێکی تەنگەژەیەکی ناسیۆنالیستی هەر هێزێکی دراوسێ هێرش کاتە سەرمان دیسانەوە هەمان هەستمانێت، چونکە ئێمە وابەستین بە مەسائلی کللتور و کللتوری بڵین گۆرانی سیاسی و مێژووی ئێمە پڕپڕە لە گۆرانی سیاسی. بۆیە لە ئەم پەتایە ناتوانین بەراوردی کەین لەگەڵ داعشە، لەبەر ئەوەی ئەمە پەتایەکە ئەزمونمان نییە لەگەڵیا. ئێمە ئەزمونمان نییە، ئەگەر ئەزمونێکە بێ لەوانەیە بە ئومێد نیم جارێکتر پەتا لەمە، ینی بە ئومێد ئەم پەتایەکە دووبارە نەبێتەوە کۆتایی بێ، بەڵام ئەشێ دەگەر پەتایەکی تر بێ ئێمە جۆرێک لە ئەزمونمانە بێ. ئەبێ ئێمە تکاکەم هەموو ڕوومان نەکەینە دەموچاوی هونەرمەندان کە ڕۆڵ بژێڕن. بەڕێی من هونەرمەندان ڕۆڵیان جێڕاوە بەپێی توانای خۆیان. من لە توانای خۆم و لە ناو بازنەکەی خۆمان کارێکی بچکۆلەم کردووە، ینی ئەوی تر کردوەتی بۆیە تکاکەم کە ینی ڕۆڵی ئەوان کەم هەڵ نەسەنگێنین و بەراوردیشی نەکەین بە شەڕی داعش و هونەرمەندان سەرڕای ئەوەی کە ئەتوانم بڵێم سەرتۆپێکەیە، ئەتوانم بڵێم بەقەرکەرتینەوە مستەفید بووە لە سەروەت و سامانیەم وڵاتە بەناوی هونەرەوە و بەشێکی زۆریشەیە کە هیچ مستەفید نییە و زۆر ڕۆڵی کاراژی جێڕاوە لە هەموو تەنگەشەکانە، نەک تەنها پەتای کۆلێرا و ئین پەتای کۆڕۆناوە لەگەڵ شەڕی داعش و هەموو ئەو نەهامەتیانێک کە ڕوو لەم باشووری کوردستانەکە. بەڵێ مامۆستا توانە ئەگەر پەیامی خۆت بە پوختی بگەێنیت وەکو هونەرمەندێک هەموو کەسایەتی خۆت وەکو ڕەخنەگرێکیش لە ئێستاە کە ڕۆڵی هونەر چی بێت و بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا؟ بەڕێی من پێویستمان بە وەکوی کە ئێمە لە حالین لە پرۆسەی چاکسازیان لە کوردستانە، ئەگەر ئەم پرۆسی چاکسازیە بچێتە پێشەوە، بە بڕوای من پێویستە چاکسازی لە بواری کللتورا بکەین، ئامادەسازی لە سیاسەتی کولتوریمانە بکەین و ئەم تەنگەژەیە وانەیەک بێ بۆ هەموو کایەکان بۆ پێداچوونەوە بە هەموو کایەکانی ترا و دیسانەوە لەبەرەوەی کە ئێمە زۆر جەختمان لەسەرەوە کردەوە و پێویستە هونەرمەندان دیسان وەکو ئەو نمونەی کەوتم پاپۆری تایتانیک بێت دیسانەوە ڕۆڵی خۆیان بژێڕن و بتوانن لە ناو پەتای کۆڕۆنایە هۆشیاریان هەیە بۆ خەڵک و خەڵک وا لێ بکەن کە کەمتر بەرکەوتنیان هەبێ و ڕێکاریە تەندروستەکان بڵین کاری لەسەر بکەن و بتوان لە ڕێگای ئەوەی خۆیانەوە جۆرێک لە هۆشیاری تەندروستی بڵاو بکەنەوە و بتوان لەگەڵ ئەوەشتا پەرە بەکاری هونەری خۆیان بە سوود لەم فترەیە وەرگرن کە زیاتر لە ماڵەکانیان ئامێنەوە بتوان داهێنان و بەرەو پێشچوونی مۆسیقای کوردی بکەنە ئامانجی سەرەکیان و بە خۆداچوونەوەیەک بێلەوەی کە لە ڕابردووە کە ئەشێ بەهۆی نەبوونی کاتەوە یا بەهۆی سەرقاڵی بە ژیان و نەیانتوانێت زۆر کاری هونەری بکەن، ئەم دەرفەتە بە هەڵبزان و بتوانین ئێمە کللتوری موزیکمان بەرەو پێشەوە بچێ و ڕەشبین نەبین و دڵنیام ئایندێکی باشتر لە پێشمانە. ئینشاءالله زۆر سپاس بۆ تۆ توانە حەما کە لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو وەکو مزیوسیان و ڕەخنەگەر. سپاس بۆ بەشداری بوون لە پرۆگرامی ڕۆژ باش. هەر تەندروست باش بیت.